هاو نیشتمانانی خۆشەویست ئەو کاتۆ باش. ئەمن کوردێکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی شاری شنۆم و لێرە لە ئەوروپا دەژیم. هەموو ڕۆژێ ڤیدیۆیەک دادەنێم بۆ بیر بۆ چوونی خۆم سەبارەت بە ڕووداوەکان دەڵێم. سبەینێ ڕۆژێکی زۆر گرنگە، سبەینێ هەموو ئێرانیەکان لە هەموو دنیاە قرارە بێن چرخۆ پێشاندان بکەن. لە زۆربەی وڵاتەکان دەستنە سەفارەتەکان، دەچن لە پایتەختەکان کۆ دەبنەوە یا لە شارە گەورەکانی وڵاتەکان کۆ دەبنەوە. هەموو قەولیان داوە لە هەموو وڵاتانی دنیاە و هەمزەمان سبەینێ قرارە ئێحتسابی سەراسەری لە ئێرانێ بکرێ. بەخۆشیەوە ئێستا فارسەکانیش داوای حیزبەکانیان داوەتەوە. لە تەلەڤیزیۆنە فارسیەکانە من بۆ خۆم گوێم لێبوو بەرپرسان سیاسەتمەدارەکان چالاکوانانیان هەموو دەڵێن دەبێ ئەو جارەی ئێمەش وێ ڕای خەڵکی کوردستانێ بین دیفاعیان لێ بکەین. ئەگەر کەمپەکانی وانیان بۆمباران کردووە ئەوە لەبەرەوەیە کە خەڵکی ئێرانی هەستاوەتەوە دەیانەوێت سرنجەکان بۆ لای خۆیان ڕابچێش. بۆی ئێستا فارسیشمان دەکەون. ئەمن تکام لە هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە بزان کە ئێمە لەگەڵ یانین، ئێمە لە دەرەوەی وڵات لەگەڵ یانین. لە هەموو شارەکان لە هەموو وڵاتان دەچن. دوێنێ لە ئۆسلۆی خەڵکێکی یەکجار زۆر لەسەرەوەی کە حەملەیان کرد بۆ سەفارەتی ئێرانێ گیراون. ئەمن بۆ خۆم دیتم بەڕاستی کوردی ئۆسلۆی دەبێ بیان خۆی، دەبێ بەنانی بیان خۆی. ئەو کوردانە چەندە شۆڕژگێت چون چیان کرد، هەموو چونە بازداشتگای، لە بازداشتگاش لە گۆرانی دەڵێ خەڵک لە پشتانن. تکایە ئەنگۆی احتسابەکە بکەن بە هەر شێوەیەک بۆ دەکرێ منداڵەکە و مەنێرنە مەدرسەی کارمەندن مەچون دوکاندارن مەیکەنەوە بە هەر شێوەیەک بۆ دەکرێت. خامنەی بۆ خۆی دە قسەکانیدا دەڵێ زەمانی شایەوەڵی انقلابێ کارگەر نەچۆ سەرکاری دوکاندار دوکانی نەکردەوە معەلیم وازی لە حقوقێنە هەموو خەڵکەکە احتسابی کرد هەتا انقلابن کرد. ڕاست دەکا قسەکەی ڕاستە، بەڵام ئەو قسەی لە خۆشی قەوماوە. دەبێ ئەمە واز لە هێندێک شتی بێنین. هەر ئێوانی ئێمەش دەبێت لە ئوروپا واز لە هێندێک شتی بێنین. ڕۆی قسەم لەگەڵ ئەو کوردانەشە کە لە ئوروپایانە دیسان دەیڵێمەوە ڕەفیقە سەمیمیەکانی من دەگرێتەوە، زۆر لە دۆستانی من دەگرێتەوە، زۆر لەو کەسانە دەگرێتەوە کەمنیان خۆش دەوێت دەزانم. بەڵام شەرمە دەسەختترین ڕۆژەکاندا شەرمە نەیەی لە وڵاتێکی ئوروپایی نەیەی خۆپێشاندانی بکەی. مەیە دوو شعاران مەدە، ئەگەر دەترسێی مەیە دوو شعاران مەدە، وەرە هەر دەگەڵ خەڵکەکەی وەرە. ئەو کامێرایانەش زووم نین لەسەر هەمووتان. دوای وەش ئەدی ئەتو چۆن بەخۆت دەڵێی کورد، چۆن بەخۆت دەڵێ ئازادیم دەوێ. هەر بیر لەوەی بکەوە بۆچی لە ئوروپا دەژی کاچی خۆ، بیر لەوەی بکەوە بۆچی لە ئوروپا دەژی. جارێکی دیشم شەرعداوە بە هەر دەلیلێک هاتوێتە ئوروپای ئەو حکوومەتی جمهوری ئیسلامی دەلیلی ئەسلی و مشکلی ئەسلی ئەو حکوومەتە بووە تو هاتوێت ئێرە. ئەگەر بۆ عەیاشی هاتوێت ئێرە عەیاشی لە وڵاتەکەی خۆت نەبووە، دڵنیام. ئەگەر ئازادی هەبا نەداهات ئێرە بۆ عەیاشی. ئەگەر نا بۆ پارویەک نانی هاتوویە متمەین بەگە لە وڵاتی خۆت پارۆ نانەکە هەبا، ئەگەر حکوومەت ئیسلامی وای لە خەڵکی کرد بە پارۆیەک نان و جیشکەوتبا نەداهاتی. ئەگەر بۆ دەرس خوێندنی هاتوێت ئێرە دیسان دڵنیا بە ئەگەر شەرایەتەکە لە ئێرانی هەبا نەداهات ئێرە، حتا لە خزم و کەسوکاری خۆت ئەو شەرایەتان هەبن نایێرە. ئەگەر سیاسی کە ئیدیەوە هەر قسەی لێ ناکرێت، دیارە فەزای ئازادی سیاسی نەبووە. دیارە بەخۆشیەوە زۆربەی خەڵکە سیاسەکە بەخۆشیەوە زۆربەی ئەو کەسانێکە بە ئەندازەی مویەکی سەریان تاڵە مویەکی سەریان لەبەر سیاست هاتوونتە دەرێ بەخۆشیەوە ئەوڕۆ پشتی خەڵکیان بەرنەداوە. ئەو جێگەی خۆشحاڵیە. بەڵام زۆربەی ئەو کەسانێکە بۆ خۆشی بۆ ژیانێکی باشتر هاتوونتە ئوروپای ئەوڕۆ سەریان بەرداوەتەوە. سەربەردانەوە کاری پیاوان نییە، مەخسووسەن دەو ڕۆژەیدا کە دوژمنەکەت ئەوە لە نێو دەچێت. دوژمنەکە دە وەختە دڵی بتۆقێ، دوژمنەکە دەوە لە ترسان قەتڵ عامی خەڵکی دەکا، دوژمنەکە دەوە لە ترسان ئەتوو بۆمباران دەکا، ژنی حامیلەی بە منداڵەوە کوشتووە، لە مەدرسەی منداڵان دەدا. فکر بکەوە بە هەر دەلیلێک ئەوە منداڵی تووبە برای بەڕێزم کە ئەتو حازر نیست سبەینەکانە بێ بەردەچی بێ خۆپەشاندانێ بکەی بۆی کە دەڵێ دەچمەوە لە ئێران دەمگرن. ئەتو چوزانی ئێرانە دەمێنێت، چوزانی هاوینە ئێرانە دەمێنێت. قەت جمهوری ئیسلامی وە پەست و زەلیل نەبووە.
قەت ئەوەندە زەلیل نەبووە، قەت خەڵکی ئێرانی ئەوەندە بەورە و بە شەهامەت نەبوونە. ئەویژە الحەمدلای کورد وایان لێکردن، کورد دیفاعیان لە ناموسی خۆیان کرد، لە کچی خۆیان کرد، کورد احتسابیان کرد، فارسیش وەخۆ کەوتن. ئێستا فارس مەمنونن. ئەم ڕۆژانە بەردەوام تەلەڤیزیۆنە فارسیەکان دەگرم، بەڕاستی شەخسیەتە گەورەکانیان مەمنونن، دەڵێ کورد ئەمان وەخۆ خست. ئێستا ئەوان هاتون، ئەوان کە زیدی حیزبە کوردیەکانن، فارس بە ئۆپۆزیسیۆن و بە دەوڵەت هەموویانەوە هەتا دوێنێ و پێری زیدی هەموو حیزبە کوردیەکان بوو، دایان کورد تەجزیەتەوە ماڵتە ئەوان دێن، ئەوان کوتویانە وەرن بۆ دیفاع لە خاستەکانی میلەتی کورد سبەینی احتساب دەکەیت. ئەتووی کورد نایی شەرمێ بکە، شەرمێ بکە. ئەمن سبەینێ کوردستان ئازاد بێ، کوردستان ئازاد بێ، هەر کەسێکی دەو ڕۆژەیدا نەمدیت بێ، هەر کەسی ڕسوای دەکەم، خوددا شاهیدە ڕسوای دەکەم، لەبەرەوەی کە ئینسان تا ئەو حەدەی بێتەفاوت بێ نسبەت بە هەم نۆع و هەم زمان و هەم شەهری خۆی کە لە قەلبی ئەوروپادا دەوپەڕی خۆشیدا بۆ ڕۆژیوان نەیە خۆ پێشاندانێکی بکات، دیفاع لە خەڵکی بکە. جا بۆش دەڵێن ئینسان با هەر ئیدعای خۆڕ و زەلام بکەم و وا دەکەم. ئەتوو ئەوڕۆ دەترسێ، ئەتوو ئەگەر قەرار بێ ئەوڕۆ دیفاع لە میلەتەکەت نەکەی، جا سبەی ئەگەر ئازاد بوو قسەی خۆڕت بۆ چییە؟ ئەگەر ئازاد بوو چ منەتیان بە تووە؟ ئەتوو ئەوڕۆ بڕۆ دیفاعی بکات و بڕۆ ئەوڕۆ یەک ڕۆژ کارەکەت بچێنە سواری ماشینە بە بێنزینی خەرجکە، بڕۆ خۆ پێشاندانێکی بکە. ئەمنەوە ئەو هەفتەی 4 ڕۆژان چووم، 4 پاژنۆژان چووم، هیچیش لە من کەم نەبووە، دەتوانم بڵم هەر خەرجیشم نەبووە. فقط بڕە گورە و پیاوەتی دەوێ، غیرەتی دەوێ. بابە ئەوە ساڵان نییە، نا ساڵان نییە هەر بڵێن دەچین شعارشی دەین و هیچ. ساڵان دامنا خلاص بوو، هەموو ئێران ڕژاوەتە سەر خیابانە. ئەوڕۆ لە بەلوچستانی 15 نەفەر 20 نەفەر مردوون، کوژراون. دوینە لە سنەی خوێن دەباری، هەر لە خەڵکیان دەدا، بە تفەنگی مستەقیم لە خەڵکیان دەدا. خەڵک خۆی بەکوژ دەدات و لە ئەوروپا حازرنی. بەڕاستی عیبە، بەڕاستی عیبە، بەڕاستی من هەر لێرا بە خەڵکی کورد دەڵێم، بە خەڵکی کورد دەڵێم ئەگەر هەموو کوردەکان بێن وەڵا حەش و قڕش دەگیرێ لە ئەوروپا ئەگەر بێنە سەر خیابانە. بەڵام بەداخەوە هەر ئەو عیددە کوردەی لەسەر سیاسەت و لەسەر نیشتمان پەریوەری و لەسەر ئەو شتانە بوو نەهاتون هندێک دەنا زۆر خەڵکی زۆر باسەواد و زۆر شارەزا لە وڵاتانە نایە، حازر نێ بێ، حازر نییە. یعنی 1% احتمالی ئەوەی کە ئینقلاب سەر بگرێ ئەو 1%ش احتمالەش نادا، یعنی بەخاتری 1% داڵێکدا ئێستا سەرەوەی 50% بیری لێ دەکەن ئینقلابی ئێرانی سەر بگرێ، سەرەوەی 50%. بەڵام ئەو بۆ 1%ش حازرنی زیندگی خۆی بچێنێ. ئەو دەیهەوێت 100% مثلەن ئەوڕۆ ئێلام بکەن بڵێن سبەینێکان ئەوڕۆ خامنەی ڕۆی سبەینێکانە خەڵک ئازاد دەبێت، جا ڕەنگە ئەو دەمی بێ فەیسبوک و سۆشیال میدیا و وانەکانی پڕکە. ئەو دەمی فایدەی چی؟ ئەو دەمی بە حیاتان بەرن خەڵک. دەڵا دەبێ وەرتان نەگرنەوە. جا چ فایدە ئەو کاتی؟ کاکە گیان حکوومەتی ئیسلامی ئەگەر نەژڕوخێ جورئەتی خەڵکی وا بۆتەوە، ترسی واشکاوە کە 6 مانگی دی ئەسەی ڕووداوێکی زۆر چووکەدا، زۆر شتێکی زۆر چووکەدا، ڕەنگە لە ئەسەر تەسادفێکی ماشینێکیدا ئەو هەڵا دووبارە ساز دەبێتەوە. تازە ئینقلابی ئێرانێ دەستی پێکردو، تازە ئینقلاب لەو ڕۆڕا دەستی پێکردو. جا ئەو ئینقلابە 2 مانگان بگری، 6 مانگان بگری، 2 ساڵان بگری، ئەو ئینقلابە دەکرێت. هیوادارم خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شارە کوردەکان بە هەموو شێوەیەک ماشێنی جمهوری ئیسلامی سبەینە ڕاگرن، چون سبەینی قرارە لە هەموو وڵاتانی دنیاە خۆ پێشاندان بکرێت و دیفاع لێ دەکرێت. ئێمە شارەوەمان لە دەست هیچی دیمان لە دەست نایە، هەرەوەمان لە دەست پامەکان ڕادەگەێنین. ڕۆژێ خەڵکێکی زۆر لە ئەوروپا چالاکە. کوڕێکی فارسم دیت چاوی سوس و هەڵگەڕا خەویێن دەکەوت، نەخۆش بوو لە بیمارستانی بوو. دەیکود ئەمن ڕۆژێ 13 هەتا 14 سەعات لەسەر تویتێرێ فقط هەشتەکان دەنووس، ڕاستیش دەکەن لە خۆڕایی نییە
هەشتێکی مەسا ئەمینی بۆتە نزیک بە 160 میلیۆن. ئەی شۆخیە؟ ئەتۆی کوردیش بۆ من حازرنی دەدەقام بێخۆ پێشاندانی خەڵکی نەڕامەوەستن ئێمەش لەگەڵتانی